ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پشتگیری دایکانی ئاشتی ئەەکەین کە لێدوانیاندا بەرام سەبارەت بە 24مین ساڵ کە تێ ئەپەڕێ بەسەر گۆشەگیری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کە گۆشەگیرە بە گۆشەگیر کراوە لە دوورگەی ئیمراڵیەوە پێێنێتە 25مین ساڵەوە. دیارە ئەمە کۆپلێکی گەورەی نێودەوڵەتی بوو کە کرایە سەرگەلی کورد لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە خۆی بینیەوە وایان زانی وەکو شۆڕشەکانی ڕابردوو کە سەرۆکەکان یاعدام بکرێن یا دەرزیان لێ بدەن یا نەخۆش بکەون یا کارەسات بێنن بەسەریانە شۆڕشەکان کب ئەبێتەوە بەڵام بە خۆشحاڵیەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان فکرە و فەلسفەیەکی داڕشتۆ بۆ گەلی کورد ئەمڕۆ ئەگەر بەڕێزیشی لە دوورگەی ئیمرالی سجنیشە بەڵام زیاتر شۆڕشەکەی ئەو بە گرتنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و گەورەتر بوو و گەل هۆشی کردەوە گەل هاتەوە بەخۆیە کە ئێمە ڕێبەرێکمان هەیە خاوەن فکر و فەلسفەین ئێمە ئەمڕۆ وەکو گەلی کورد هەموو لەسەر پێن و پرۆتستۆی ئەو کارە خراپەی نێودەوڵەتی ئەەکەین کە کۆبلەیەک کرایە سەرگەلی کورد لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە خۆی گرتەوە کە ڕادستی دەوڵەتی تورکی فاشستیان کردو ئەمڕۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان گۆشەگیر کرا و سەردانی ناکرێت. تقریبا ئەوە 22 مانگە سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ناکرێت و پارێزەرەکانیشی سەرداری نایەڵن سەردان بکەن و چەنە هازار راپۆرتیان ناوە بە دادگا و بە ئەو شوێنانەی کە لێپرسینەوە هەبێت بەڵام بەداخەوە مەجالیان نەیەوە نە ماڵباتی نەپارێزەرەکانی سەردانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکەن لەبەرەوە گەلی ئێمە هەمیشە لەسەر پێوە پشتیوانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەکەین ئێمە کە بە سەرۆکی خۆمانی ئەزانین و سەرۆکی نەتەوەی گەلی کوردە و سەرۆکی مرۆڤایەتیشە ئەمڕۆ ڕێبەری گەلێ ڕێبەری تەنیا گەلی کورد نیە ڕێبەری مەحموو مرۆڤایەتیە کەچکە لە پێناو مرۆڤایەتیە ئەو ئەسیر کراوە و لە پێناوی دۆزی ژناکە ئەو یەکەم پیاو بوو لە هەموو جیهاندا کە هەستا دۆزی ژنی خستە پێشتاوە ژنانی هێنایە کایە و لە ڕۆڵەکانی ژیانە وەکو بواری سیاسی عەسکەری ئایدۆلۆجی لە زۆر بوارەکانە ژنی بەشدار کرد کە ئەمڕۆ ژن خاوەن هێزێکە لە هەموو دنیای شانەزی بە ئەو هێزە کە لەسەر فکرە و فەلسفەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەرگری لە مافی مرۆڤەکەات.